ئەم مۆبایلی لە نوێ دەستەکانی منە یەکێکە لە نوێترین مۆبایلەکانی کۆمپانیای ئۆپۆ لە زنجیرەی ئەی کە مۆبایلێکی ئازمام ناوەندە دەتوانین بڵێن مۆبایلێکە لە ئازنزمەکانیش نزیکە و هەروەها تایبەت دروستکراوە بۆ ئەوەی ڕکابەری مۆبایلە ئازمام ناوەندەکانی کۆمپانیەکانی تر بکات. وەکو خۆتان دەزانن مۆبایلەکانی ئۆپۆ لە ڕووی دیزاین و هەروەها لە ڕووی کوالیتی بیلد و هەروەها لە ڕووی ڕووکارە تایبەتەکەی ئینکاری لێ ناکرێت و یەکێکە لە تایبەتترین کۆمپانیەکانی بواری مۆبایل کە بەڕاستی دەتوانین بڵێن جێگەی خۆی کردوتەوە لەمڕۆوە لە نێو بەکارهێنەران. وەرن با بزانین ئەم مۆبایلە چ تایبەتمەندیش تێدایە. چوار تایبەتمەندی گرنگ لە نێو ئەم مۆبایلەدا هەیە کە مۆبایلەکەشمان بە نرخێکە کە دەتوانین بڵێن دەتوانێت ڕکابەری مۆبایلە ئازمام ناوەندەکانی کۆمپانیەکانی تر بکات لە ڕووی نرخ و لە ڕووی کوالیتی بەڵد و هەروەها لە ڕووی دیزاین و لە ڕووی ئاست و توانای مۆبایلەکەوە. مۆبایلەکەمان خاوەندارەتی لە ڕوونمایەکی ئەمۆلید دەکات و هەروەها ڕامێکی 8 گیگابایت کۆ 8 گیگابایتی تر کە دەبێتە 16 گیگابایت ڕام و هەروەها بارگاویکەرەوەیەکی 67 وات و دوانە بڵندگۆی ستریۆش. جارێ باسی هیچ تایبەتمەندێکی تر ناکەین و دەگەڕێنەوە لاتان. سلاوی خی گەورەتان لێبێ من مەنسوور باسم لە تێک پلسەوە خۆم بە خۆشحاڵ دەزانم کە پشتیوان بە خودای گەورە و دواتر پشتیوان بەیەوە خۆشەویست لە ڤیددیۆیەکی تر و پێداچوونەوەیەکی تر بۆ بەرهەمێکی نوێ لەگەڵتانین. بەرهەمی ئەمڕۆمان مۆبایلی کۆمپانیای ئۆپۆیە کە ئەویش ئۆپۆ A78 کە بە دیزاینێکی جوان و بیلدێکی جوان و نرخێکی گونجاو دوای چەند ڕۆژێکی تر دەکەوێتە بازاڕەکانەوە و ئەم مۆبایلە کۆمەڵێک تایبەتمەندی ناوازەی تێدا و هەروەها بەراورد بە نرخەکەی دەتوانین بڵێن ئافرین بە کۆمپانیای ئۆپۆ بتوانین مۆبایلێکەوە دروستکەی بۆ ئەوەی ڕکابەری کۆمپانیەکانی تر بکەیت لە ڕووی مۆبایلی ئازمام ناوەند و هەروەها مۆبایلی خوار ئازمام ناوەندیش. پێش ئەوەی دەست بە گشت تایبەتمەندەکانی مۆبایلەکە بکەین دەمەوێت سوپاسێکی تایبەتی کۆمپانیای ئۆپۆ عێراق بکەین کە بەردەوام هاوکار و پشتگیری ئێمە بووە بۆ ئەوەی بەرهەمەکانیان بۆ ئێمە بنێرین و ئێمەش بە باشترین شێوە پێداچنەوەی بۆ بکەین و ئێمە لایەنگری هیچ کۆمپانیاک ناکەین و کڕیار سەرپشک دەکەین لەوەی چ مۆبایلێک بکڕێت و چ مۆبایلێک بەکاربهێنێت و هەموو مۆبایلانی دێتە بەردەستی ئێمە بەو پەڕی دڵسۆزی و بەو پەڕی متمانەوە پێداچنەوەی بۆ دەکەین چ خاڵی لاوازی هەبی و چ خاڵی بەهێزی هەبی دەیخێنە ڕوو و بۆچێ گونجاو بێ و بۆچێ گونجاو نەبێ و بە هەمان شێوە دەیخێنە ڕوو. با ئێستا بچینە سەر باسکردنی مۆبایلەکە بزانیت تایبەتمەندێکی هەیە. پێشەوە ئێمە بچینە باسکردنی تایبەتمەندێکە وەکو هەم جارێک دەتوانین بڵێن باسی دیزاینی مۆبایلەکە بکەین. مۆبایلەکەمان لە بەشی پشتەوەدا دوودانە کامێرا هەیە کە شێوە بازنەیە و هەروەها فلاشێکیشمان هەیە کە دەتوانم بڵێم لە ڕووی دیزاینەوە بەشی پشتەوەی هاوشێوەی مۆبایلی ڕێنۆ هەشتەیە کە پێشتر ئێمە پێداچنەوەمان بۆ کردووە و لە لاکانیشدا شێوە تەختە و لە بەشی لای ڕاستدا دوگمەی هەڵکردن و کوژانەوەمان هەیە و لە سەر ئەویشدا دوگمەی زیادکردن و کەمکردنی دەنگمان هەیە و لە بەشی سەرەوەشدا هیچ شتێک بوونی نیەوە لە نێوان ڕوونما و بەشی سەرەوەدا بەڵندگۆیەکی ستریۆمان هەیە و لە بەشی چەپی مۆبایلەکەمان تەنها دەرچەی سیم کارتمان هەیە. لە بەشی خوارەوەدا دەتوانم بڵێم بە خۆشحاڵیەوە دەرچەی هێدفۆنجاک کە بە ئەوەیەکس بەناوبانگە هەیە و هەروەها مایکێک و دەرچەی بارگایەکردنەوە شێوە تایپسیمان هەیە و هەروەها بڵندگۆیەکی دیکەی ستریۆمان هەیە و بە خۆشحاڵیەوە مۆبایلەکەمان خاوەندارەتی لە دوانە بڵندگۆی ستریۆ دەکات بە تەکنۆلۆژیای نەرمەواڵەی ئەڵترا بوست ساوند کە بە ڕێژەی 100 و دەنگێکی نایە بۆ هەروەها دەنگێکی یەکجار باشی هەیە لە ڕووی دەنگەوە و ئێمە تاقیکردنەوەشمان پێکردەوە دەبینن و دەنگێکی نایاب و ناوازەی هەیە. لە بەشی پێشەوەشدا خاوەندارەتی لە ڕوونمایەکی تەخت دەکات و لە بەشی سەرەوەشدا لە لای چەپی مۆبایلەکەمان کامێرایەکی سەلفی هەیە دواتریش دێنە سەر باسکردنی گشت تایبەتمەندەکانی کامێرا هەم لە ڕووی کامێرای سەلفیەوە هەم لە ڕووی کامێرای دواوەش و لە ڕووی پەنجەمبۆریشەوە مۆبایلەکەمان لە بەشی پێشەوەدا لە ژێر ڕوونما خاوەندارەتی لە پەنجەمبۆری ژێر ڕوونما دەکات و توانایەکی باشی هەیە لە کاتی دانانی پەنجەر لەسەر
پەنجەمۆرەکە و ناسینەوەیکی خێرا هەیە بۆ پەنجەکانمانەوە ئەمە ژێکێکە لە خاڵە بەهێزەکان کە لە مۆبایلەدا هەیە و لە ڕووی چێشەوە مۆبایلەکەمان تەنها 180 گرامە دەتوانین بڵێن نە چێشێکی زۆر قورسی وانە چێشێکی زۆر سوچی هەیە و لە کاتی بەکارهێنانیش ئاسوودەیەکی باش بە دەستەکانمان دەبەخشێت و دەتوانین بڵێن مۆبایلەکە بێزارمان ناکات لە کاتی بەکارهێنان و خۆشبەختانش مۆبایلەکەمان بەرگری لە ئاو تۆز دەکات بە بڕوانامەی IP54 کە ئەمە یەکێکە لە خاڵە بەهێزەکانی تر کە لەم مۆبایلەدا هەیە. پێشەوەی بچینە باسکردنی گشتای بەدمەندەکان تکا لایک و سەبسکرایبی چناڵەکەمانتان لەبیر نەچێت و هەروەها زەنگوڵەکەش چالاکەن بۆی لە کاتی دانانی ڤیدیۆنی ئاگادارمە چناڵەکەمان بەوەی خۆشەویست بێت و هەروەها لایک و شێری ڤیدیۆکانیشمان بکەن بۆ ئەوی زۆرترین کەس سوودی لێ ببینێت. هەمیشە کە ئێمە دەچینە سەر باسکردنی گشتای بەدمەندەکانی مۆبایلەکە سەرەتا لە ڕوونمای مۆبایلەکەمان دەست پێ دەکەین. ڕوونمای مۆبایلەکەمان دەتوانین بڵێن خاوەندارەتی لە ڕوونمایەکی بچووک دەکات لە جۆری ئەمۆلید بە قەبارەی 6.4 ئینچ کە بەرزی چڕی پیکسلەکانیشی 409 ppi و بە ڕوونی فول HD پلەسە و هەروەها تێکرای خێرایی ڕوونماکەشمان 90 هێرتزە و تێکرای وەڵامدانەوەی سەری 180 هێرتزە و ئەمانە بەزنین بۆ تایبەتمەندی ئەم مۆبایلە و کۆمەڵێک تایبەتمەندی تر لە ڕوونمای مۆبایلەکەمان داهەن وەرن بە ئاماژە بەوانیش بکەین. مۆبایلەکەمان خاوەندارەتی لە سەر 1 میلیارد ڕەنگ دەکات و تایبەتمەندی DCI-P3 و هەروەها HDR10 پلسیش. با مۆبایلەکەمان پارێزراوە بە تینی گۆرەلا گلاسی نەوەی پێنجەم. ئەگەر ئێستا بینە سەر باسکردنی چارەسەرکەری مۆبایلەکەمان چارەسەرکەری مۆبایلەکەمان خاوەندارەتی لە چارەسەرکەرێکی سەر و ئازنزم دەکات و هەروەها نزیک لە ئازمام ناوەند کە ئەویش سنابدراگۆنی 680 کە بەڕایاڵەی 4G و هەروەها قەبارەکەشی 6 نانۆمەترە و یەکەی ڕێخەری گرافیکەکەشی ئەدرینۆ 610 و ئەم چارەسەرکەرە لە ئاستی خۆیدا و لە نرخی خۆیدا توانایەکی باش پێشکەش دەکات و دەتوانین بڵێن خراپ نییە بۆ بەکارهێنان بۆ ئەرکە مامناوەند و ئەرکە ئاساییەکان و مۆبایلەکەمان خاوەندارەتی لە ڕامێکی 8 گیگابایت دەکات لە زۆری LPDDR4X کە دەتوانین لە ڕێگەی ڕووکارە نایابەکەی کۆمپانیای ئۆپۆ کە کەلەر ئۆسە 8 گیگابایت ڕامی تر زیاد بکەی بەم شێوەیەش ڕامەکەی دەبێتە 16 گیگابایت ڕام و هەروەها خاوەندارەتی لە بیرگەی 256 گیگابایت دەکات لە جۆری UFS 2.2. ئێستا گەر بینە سەر باسکردنی کامێرای مۆبایلەکەمان لە بەش پشتەوەدا خاوەندارەتی لە دوودانە کامێرا دەکات کە سەرچەکەی 50 مێگاپیکسلە بە قەبارەی هەستەوەری 1 لەسەر 2.7 ئینچ باتیری کرانەوەی f1.8 و کامێرای دومیشمان 2 مێگاپیکسلە بۆ وێنەی پۆرتریت. ئێمە کۆمەڵک وێنەمان پێگرتووە دەتوانین بڵێن ئاستێکی ئۆکەی پێشکەش دەکات لە چاو ئەو نرخەی هەیەی کامێرای ئەم مۆبایلە و هەروەها لە بەشی پێشەوەشدا مۆبایلەکەمە خاوەندارەتی لە کامێرایکی سەلفی دەکات بە ڕوونی 8 مێگاپیکسل. هەرچی دەربارەی گرتە ڤیدیۆی مۆبایلەکەمانە مۆبایلەکەمان دەتوانێت گرتە ڤیدیۆ تۆمار بکات بە ڕوونی 1080p و 30 فریم لە چرکەیەکدا. ئێستا گەر بینە سەر ڕووکاری مۆبایلەکەمە خاوەندارەتی لە نوێترین ڕووکاری کۆمپانیای ئۆپۆ دەکات کە کەلەرۆسی 13.1 و بنزینە کراوە لەسەر ئەندرۆیدی 13 و مۆبایلی ئۆپۆ یاخود بڵێن ڕووکاری مۆبایلەکانی ئۆپۆ یەکێکە لە باشترین ڕووکارەکان کە لەسەر مۆبایل ئەندرۆیدەکان هەیە و مۆبایلەکە دەتوانین بڵێن توانایەکی زۆر پاش پێشکەش دەکات بۆهۆی ئەو ڕووکارە نایابەی کە هەیەی و کەمترین وزەی باتریش خرج دەکات. چی دەربارەی پاتری مۆبایلەکەمە خاوەندارەتی لە پاترێکی قەبارە گەورە دەکات بە توانای 5000 میلیامپێر بەڵێ بە توانای 5000 میلیامپێر و توانای بەرگاوی بوونەوەکەشی 67 واتە و خۆشبەختانە کە لەسەری بەرگاوی کەرەوەی 67 واتیش لە نێو پاکەتی مۆبایلەکەدا جێگیر کراوە. ئەم مۆبایلەکە دەتوانێت لە 0 بۆ 100 بە ماوەی 44 خولەک بەرگاوی ببێتەوە. باسەکە لە باسی پاتری تەواو نەبووە وەرە هەندی تایبەتمەندی گرنگ لە پاتری مۆبایلە هەیە بە ئاماژەی پێ بدەین. بۆ بەرگاوی 5 تەکنۆلۆژیای توێژاڵی بۆ بەکارهاتووە و خولی بەرگاویکردنەوەکەشی تاکو 4 ساڵ بەرگە دەگرێت کە دەتوانی پاتریەکە تاکو 4 ساڵ توانایەکی باش و توانایەکی زۆر لە ڕادەبەدەر پێشکەش بکات و لە توانای پاتریەکەی کەم نەبێتەوە و بەڕاستی ئەفەرین بۆ کۆمپانیای ئۆپۆ کە بەردەوام گرنگی بە پاتری مۆبایلەکانی دەدات و نوێترین تەکنۆلۆژیاکان لە نێو پاتری مۆبایلەکانیدا بەکاردەهێنێت و بۆ ئەم مۆبایلەکە نرخەکەشی لە خوارد 200 دلاری ئەمریکیە دووبارە ئەفەرین بۆ کۆمپانیای ئۆپۆ. ئێستا گەر بینە سەر باسی نرخی ئەم مۆبایلە ناوازەیە. ئەم مۆبایلە ناوازەیە بە ڕامی 8 گیگابایت و 8 گیگابایت ڕامی زیادکراوی تر کە دەبێتە 16 گیگابایت ڕام و بیرگەی 256 گیگابایت بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان تەنیا 189 دلاری ئەمریکی بەڵێ تەنیا 189 دلاری ئەمریکی و بە گرنتی ڕاستەقینەی کۆمپانیای ئۆپۆ بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان بەردەستخراوە. ئێستا گەر بینە سەر باسی ئەوەی ئایا مۆبایلە بۆچێ گونجاوە و بۆچێ گونجاو نییە. 4 تایبەتمەندی لە مۆبایلەدا هەیە کە دەتوانین بڵێن وارد لێ دەکات ئەم مۆبایلە بکرێت بۆ مۆبایلێک کە نرخی لە خوارد 200 دلاری ئەمریکیە. یەکەمیان خاوەندارەتی لە ڕوونمایەکی ئەمۆلید دەکات و هەروەها
مۆبایلەکەمان خاوەنددارێتی لە ڕامی 6 گیگابایت و 8 گیگابایت ڕامی زیادکراوی تر دەکات کە بەمەش دەبێتە 16 گیگابایت ڕام و هەروەها یەکەم مۆبایلە کە نرخەکەی لە $200 ئەمریکیە و بارگاویکەرەوەی 67 وات پشتگیری لێ دەکات و لە نێو پاکەتی مۆبایلەکەشدا بەردەست خراوە و مۆبایلەکەشمان بیرتان نەچێت پشتگیری لە دوانە بڵندگۆی ستریۆ دەکات بە تەکنەلۆژیای ئەڵترا بوست ساوند کە بە ڕێژەی 100 ئەو چار تایبەتمەندیە وات لێ دەکات کە ئەم مۆبایلە بۆ $200 ئەمریکی بکڕێت. پێش ئەوەی کۆتایی بە ڤیدیۆکەمان بێنم دەمەوێت پێتان بڵێم سوپاسێکی تایبەت دووبارە بە کۆمپانیای ئۆپۆ عێراق بە بەردەوام پاڵپشتە و پشتگیری ئێمە دەکات و بەرهەمەکانی بۆ ئێمە دەنێرێت بۆ ئەوەی ئێمەش بە باشترین شێوە پێداچوونەوەی بۆ بکەین. پێشەوەی بەجێتان بێڵم کە سەبسکرایبی چەناڵەکەمانتان بیر نەچێت و هەروەها لایک و شێری ڤیدیۆکانمان بکەن بۆی زۆرترین کەس سوودی لێ ببینێت و زەنگوڵەکەش چاڵا بکەن بۆی لە کاتی دانانی ڤیدیۆ نوێ ئاگەنامەی چەناڵەکەمان بەوەی خۆشەویست بگات. تا ڤیدیۆی داهاتوو بەخواتان دەسپێرین و خواتان لەگەڵ.